خوشک و برا ئەفغانیستانیەکانمان قوربانیانی حکوومەتە فاشیستی ئیسلامیەکانی تاڵەبان و کۆماری ئیسلامی. ڕاگەاندنی هاوبەشی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژێڕی ئێران ڕاهی کاریگەر. شکستی سەرشۆڕانەی زانیاری ئەمنیەتی ڕژیمی ئیسلامی لە ڕێکخراوە زانیاریەکانی سیا، موساد و ڕێکخراوە زانیاریەکانی ڕۆژاوا لە کاتی دەستدرێژی جەنایەتکارانەی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر ئێران بووەتە بیانوویەکی نوێ لە خزمەت دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەرامبەر بە خوشک و برا ئەفغانستانیەکانمان. با بەکارهێنانی ئەم شکستە شەرمەزارە زانیاریە کە نیشاندەری نفوزی ڕێکخراو، ئامانجدار و جێکەوتوو لەناو پلە و پایە بەرزەکانی ڕێکخراوە زانیاری ئەمنیەتی نیزامی و سیاسیەکانی حکوومەتی کۆماری ئیسلامیە، دام و دەستگا ئەمنیەتی و نظامیەکانی کۆماری ئیسلامی دوو سیاسەتیان بە شێوەی هاوکات گرتووەتە بەر. یەکەم، چڕکردنەوەی سەرکوت لە دژی هەڵسوڕاوانی سیاسی، مەدەنی، پیشەیی، فەرهەنگی و کۆمەڵایەتی بە تۆمەتی سیخوڕی بۆ موساد. دووهەم، پەرەپێدانی گوشار بۆ سەر کۆچبەران و پەنابەرانی ئەفغانستانی و دەرکردنی بەربڵاو بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ئیسرائیل. ئاشکرایەکە ئەم دوو تەوەرە تەنها بیانوویەکە و هیچی تر. هەمووان باشە زانن کە نە چالاگوانانی مەدەنی و پیشەیی و نە کۆچبەرانی ئەفغانستانی هیچ زانیاریەکیان لەسەر شوێنی ژیان و حەوانەوەی بەرپرس و فەرماندە سەربازی ئەمنیەتیەکان، شوێنی کۆبوونەوەی دام و دەستگا نیزامی و ئینتیزامیەکان، شێوازی جێگۆڕکەی بەرپرسانی ڕژیم یان لەسەر بینا گرنگ و هەستیارەکانی حکوومەت نییە. ئەم چاواشەکاریە ئاشکرایە هەوڵێکە بۆ خۆڵکردنە چاوی خەڵک و پاساوی سیاسەتە سەرکوتگەریەکانی دەسەڵاتی ئیسلامی. پەرەسەندنی شەپۆلی دژە کۆچبەری و دژە ئەفغانستانی ماوەیەکی زۆرە لەلایەن ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان و هێزی سایبری و تەنانەت دام و دەستگا حکوومەتیەکانی کۆماری ئیسلامیەوە دەستی پێکردووە. ئەم باسە لە ناو بەرپرسانی دەوڵەتی نوێی کۆماری ئیسلامی لە ئارادایە کە شەپۆلی کۆچبەرانی نوێ لە حکوومەتی ڕئیسیدا بە مەبەستی تایبەتی کاری بۆ کرا. ئیدعای ئەوە دەکرێت کە ئەم کۆچبەر و پەنابەرانە هۆکاری بێکاری بەشێکی زۆر لە گەنجانی وڵاتن. ئەم پاسا و ئارگۆمنتەش سەرپۆشێکە بۆ شاردنەوەی سیاسەتە وێرانکارە ئابوووریەکانی حکوومەتی کۆماری ئیسلامی. ئەوەی کە خەبارەی ئابووری ئێران لە سەرەتای شۆڕشی 1357 دوو هێندەی ئابووری تورکیا یان دوو هێندەی ئابووری کۆریای باشوور بوو و ئێستا تەنانەت لە قەبارەی کۆمپانیای سامسۆنگی کۆریای باشووریش کەمترە و لە نێوان وڵاتانی دراوسێدا تەنها لە ئەفغانستان بەرزترە، بەرهەمی سیاسەتە سیاسی و ئابووریەکانی ڕێبەری کۆماری ئیسلامیە. دەسەڵاتی ئیسلامی بەهۆی ڕێک نەخستنی ئابووریەکی جەماوەرسەنتەر یان تەنانەت ڕەچاو نەکردنی ڕێوشوێنی پێویستەکانی ئابووریەکی ئاسایی سەرمایەداری بەرپرسیەم وێرانکاریە ئابووریەیە. ئەم ڕژیمە بەگرتنەبەری سیاسەتی سەرکێشانەی ڕێخستنی مەحوەری مەقاومەت لە دەرەوەی سنوورەکان بە مەبەستی جێبەجێکردنی دروژمی دژە مرۆڤانەی لە ناوبردنی ئیسرائیل، بەوە ڕێخستنی پیشەسازی ناوەکی بێسوود و زەمینە خۆشکردن بۆ گەمارۆ بەربڵاو و جەنایەتکارانە ئەمپەریالیستیەکان لە دژی خەڵکی ئێران بە گەندەڵیەکی ڕێکخراو کە دزینی 2 ملیارد و 700 ملیۆن دۆلاری چای دیبش تەنها یەکێکە لە نمونەکانی هۆکاری سەرەکی داڕمانی ئابووری و بێکاری بەربڵاوی گەنجانی ئەم وڵاتەیە. تۆمەتبارکردنی کۆچبەران و پەنابەرانی ئەفغانستانی بە هۆکاری بێکاری گەنجان، شاردنەوەی ڕاستیەکان و خۆڵکردنە چاوی خەڵکە. پوتانسیەڵی ئابووری و ئیمکاناتی وڵاتێکی گەورەی وەک ئێران ئەگەر بەپێی پێویستیەکانی زانستی ئابووری بەڕێوە چووبا، پێویستی بەهێزێکی کاری بەرین بوو کە بە گوێرەی خێرایی پیربوونی دانیشتوانی وڵات دەبوایە بیر لە ڕاکێشانی هێزی کار لە وڵاتانی تر بکاتەوە. خۆبواردنی بەرپرسانی وڵات لە داڕشتن و پەسەندکردنی یاسایەکی مۆدێرن سەبارەت بە مافی شارۆمەندی بۆ ئەو پەنابەر و کۆچبەرانەی کە دێنە ناو وڵات ڕێک لەو سیاسەتە وێرانکەرە ئابووریەوە سەرچاوە دەگرێت. بەشێکی زۆر لەو گەنجە ئەفغانستانیانەی کە لە ئێرانن هەر لە ئێران لەدایک بوون. نەتەنها ئەوان بەڵکو دایک و باوکەکانیشیان کە ساڵانێکی زۆر لەم وڵاتە کار و ژیانیان کردووە دەبوایە تا ئێستا وەک شارۆمەندێکی خاوەن مافی یەکسانی ئێرانی بناسرێن. پێویستە بوترێت کە ئەو 8 ملیۆن کۆچبەر و پەنابەرە ئێرانیانەی
کە بەهۆی سەرکوتی فاشیستی دەوڵەتی ئیسلامی وڵاتیان بەجێهێشتووە ئێستا هەمویان لە وڵاتەکانی ئوروپایی و کانادا و ئامریکا و ئوسترالیا هاوڵاتی خاوەن مافی یەکسانن. بەڵام ئەم دەرفەتە لە هەردوو وڵاتی ئێران و پاکستان لە کۆچبەران و پەنابەرانی ئەفغانستانی کە 40 ساڵ شەڕی ئەمپەریالیستیان لە وڵاتەکەیاندا ئەزمون کردووە و لەلایەن حکوومەتە فاشیستەکانی تاڵەبانەوە سەرکوت کراون و هەر بەو هۆیەوە پەنایان بردووەتە وڵاتانی دراوسێ دەریغ کراوە. ئێمە زیادبوونی گوشار بەرامبەر بە خوشک و برا ئەفغانستانیەکانمان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەتوندی ئیدانە دەکەین. تۆمەتبارکردنی سەرجەم کۆمەلگەی کۆچبەران و پەنابەرانی ئەفغانستانی بە هاوکاری لەگەڵ ئیسرائیل کردارێکی جەنایەتکارانە و دژە مرۆڤانەیە کە زیانێکی لە قەرەبوونە هاتوو بە داهاتووی پەیوەندیەکانی خەڵکی دوو وڵاتی دراوسێ و خاوەن کەلتور و شارستانیەتی هاوبەش دەگەیەنێت. ئێمە لە سەرجەم خەڵکی بە شەرەفی ئێران و لە هەموو هەڵسوڕاوانی سیاسی مەدەنی و فەرهەنگی داوا دەکەین کە بەرامبەر بەم شەپۆلی دەرکردنە ناڕەزایەتی دەرببڕن و بە شێوەیەکی ڕوون و ڕاشکاوانە دیفاع لە مافی شارۆمەندی و مافی ئینسانی خوشک و برا ئەفغانستانیەکانمان بکەن. با ڕێگە نەدەین سیاسەتە فاشیستیەکانی دەسەڵاتی ئیسلامی داهاتووی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتە دراوسەکانمان بخاتە مەترسیەوە. خەبات لە پێناو پەیوەندی یەکسان و هاوپشتی خەڵکی ئەو ناوچەیە سامانێکی گرانبەهایەکە دەتوانێت بۆ بنیادنانی داهاتوویەکی گەشە سەندوو لەم ناوچەیە کاریگەریەکی زۆر بەرچاو و ڕێگە خۆشکەری بێت. بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی بژی شۆڕشی کۆمەڵانی ئێران، بژی ئازادی، دێمۆکراسی و سۆسیالیزم. هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران، ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران پێنجشەممە 12 پوشپەڕی 1404 بەرامبەر بە 3 جولای 2025